خاكواوي قمداكي خوام شناسي جاغنو جستما أجر سنبوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواوي قمداكي خوام شناسي جاغنو جستما أجر سنبوي هارواكم قسەیەکم دێتە سەرزاری دەڵێم بیڵێم و ناوێرم لە باسی کورد و کرداری دەڵێم بیڵێم و ناوێرم دز و جەردە و ڕیاکارن نەزان و گێژ و بێعارن لەگەڵ یەکتر دەڵێی مارن دەڵێم بیڵێم و ناوێرم ئەوەی ئێستا کە زۆردارە خەریکی جەور و ئازارە ئەوەی بێ زۆر غەمبارە دەڵێم بیڵێم و ناوێرم ڕەعیەت گەرچی جیرانن خەریکی زەربە لێکدانن بە بێعەقڵێ پەرێشانن دەڵێم بیڵێم و ناوێرم ئەوەی ئاغا و کوێخایە بەدڵ جۆیایی غەوغایە دەزانێ نانی تێدایە دەڵێم بیڵێم و ناوێرم ئەگەر ئاغایە بەدکارە ئەگەر کوێخایە مەکارە ئەگەر مسکینە بێعارە دەڵێم بیڵێم و ناوێرم ئەگەر چی شێخی ئیرشادە خەریکی جەور و بێدادە. سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گوندی مەرگەین لە دەڤەری ئاو ئاوەدانی لە زێدی فانی شاعیرین لەگەڵمان بن. مامە جان چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ باشی؟ یاخوا بەخێری خۆش بیاخۆ ئەوە دەڵێم بۆچی بکوستاتی دەزان زۆر مامە جان چۆنی؟ باشی؟ بینیمی لێرە لەبەرەو هەتاوەی لەبەرەو خۆرەتاوەی دانیشتووی لەوە ڕەزی دانیشتووی یان دەتەوێ وەڵا دادەبێت تەماشاکە بۆ ڕزمەرسی دەوێ هەدەکوان ژوورێ نابی زۆر چاکە سەرماشە وەڵا سەرماویشکە سەرمادەنا سەرماکەی وانە ڕاستە مامە جەنابەت لە کێوە لە گوندی مەرگەی لەکەیەوە وەڵا دەرەوە تا هەم هەر لێرە هەر لێرە بۆلن لێرە لە دایک بووی بڵێ باشە ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی ئەگەر ئێستا بۆ نمونەهاتوو لێرە دانیشتووی بەدەر لە دانیشتنەکەت چی شتێکی تر دەکەی ڕۆژانە ئەمن ئابەتیەوە سەرڵایەک گوێرە بێ کوڕەمان کوڕەکەم لەو بەرن لەوبەری لە ڕانێن لە ڕانیان بەڵێ دویان لە ڕانێن و یەکیان سنووانێ دەی تەمە درێژ بن تەندروست باش بن زۆر چاکە ئەی بە مەسەلەی ڕەز و کشت و کاڵوانەوە سەرقاڵی ڕزم هەیە بەرەوەڵا پێ سەرقال بچۆ قابێ و بەڵای ناکەم باشە ڕزەکەت زیاتر چییە؟ هەنجیرە هەنجیر بڵێ بەس هەنجیرە؟ هەنجیر و هەنا ئابشتیوە باشە زیاتر لە مەرگەی ئەو خەڵکە بۆ نمونەوەی کە سەرقاڵە بە کشت و کاڵ و بە زەرعەت و مەقسەد ڕەزوانە زیاتر گرنگی بە چه میوەیەک دەدەن وەڵاهی چی لێرە زۆرە ماڵاتیان هەیە و بازێک ڕزیان هەیە و ئەوانەوە پێ سەرقاڵ نەگە شتێک بێ دەیکەن هەنجیری مەرگەی پێم وایە خۆشە و بەناوبانگیش بەناوبانگە بەزێسا بیتوێن چاسرێرە بیتوێن بۆ هۆکارەکەی چی ئەوێ باشتر لەوێ خزمەتیان دەکەن و بەدەری کارە ئارەمەکە بە زۆری لەوێ هەمی دوو تەرەبەی هەمن بیان من دەکرێت لە ئێرە سوورە لێرە نامدەڕم بڕێنی یانی لێوە باشتر خزمەت دەکرێت زۆر چاک ئەی مەسەلەی هەنارتان چۆنە؟ وەڵا هەنار لێرەکە من کەمە؟ بۆ فرۆشتنی مەسەلە بڵێ بۆ وابێ مەسەلە لە بێتوێنێ ئێستاسە بەس زیاتر بۆ ئاوی چۆنە لێرە بۆ خۆ دەزانی مەسەلەی ڕەز و میوە و ئەو بابەتانە ئاویان دەوێ ساڵەویشکە سالیە بەخوا بەردەری کارەوە ئاو نەبووە گوێ لێ ئەمە ئەو ساڵەکە توچۆک جوڵەوە دانازێن دەخۆدەژێن و هێن ناسێن ینی پەیوەندی بە ئاوەکەیەوە ئەگەر ئاوی باشە ببێن و بێگومان ڕستقەکەش ڕستقی باش دەبێ هەناریش پێویستی بە ئاوێکی باشێ وەرن زیرۆ نارنی بابە فەراحەتێ دەکەن و مەرداریە دەکەن و
پێویستە ڕاستە هەمووان باشە مامە ئەو ڕەزەی تۆ زیاتر هەر بۆ خۆتانە یان لێشی دەفرۆشن وەڵا لێشی دەفرۆشی نە چۆن بۆ خۆمەدەوەنەوە ڕاستە بەدڵنیایەوە ئەدی ترێ وڵات ترێ ئەوەی بەدەری کابرا دەڵێ ئەوی لەناو باخەکاندا بێ چوونە سەر مێ و سیوە چقا کابرا دوو میوێ من بەشە خۆی دەبێ نەناوە هەموو ڕست بۆ ئەوە هەموو وێرە زۆر مامە لێرە زیاتر ڕەزی بەراوی زیاتریان تێمەکار وڵی بەراوی بەراو بەڵێ ئەی کەی کاتی مێو بڕینە ئەها کاتێەوەی کەم مێو دەبڕن ئەوڕۆ پێما بە نور سلەماون ئێستا بیا بڕی باش یعنی ئێستا حالیان کاتی مێو بڕین وڵات تۆغیانێکی باشە مامە ئەو مێو بڕینە بۆچی باشە یەکێ بەقەوەتە دەبێ بۆری گەورەتر ئەگەر نەبڕدرێ وری دەبێ ئەگەر نەبردرێ ورد دەبێ زۆری لەگەێ بە زور دەبێت بەزەگە بیبڕی یەکەی چاتر دەبێت ترەیەکی ئاوداتریش دەبێ ینی ئاوەکەی زیاتر دەبێت گەشت و حتا بڵین بۆ تامەکەشی بۆ تامەکەشی ئێستا گۆڕاوی هەموو دەبێت کە متور بە ئێستاوە کاین توێر سەری ئەوی ناوە پریدا هەموو کردوسی متور بە ئیکانی تو بەڵێ بەس لێرە زیاتر لەوەیە هەر لە دەڤەری مەرگەی زیاتر هەنزیر و ترەیەکە زیاتر بێ لە هەناری ئارێ وڵات زۆرترە باشە چ کاتێک ئێوە تۆ سەرقاڵی ئەو ڕەزەی کە پاکی دەکەیەوە کە ئامادەی دەکەی وەرزەکانی مەقسەد پێشەوەی کە کەوتیا ئەوڕۆ بەهار لێ خزمەتکەی ئەگەر خزمەت نەکرێ خزمەت ناکە ناودەبی چێری یارنیکەی و نێلی پیس و پۆخەر بێ و باشە لێرە مامەجان باسی چێڵانت کرد لێرە ئەو زەویانە بەچی دەچێڵن زیاتر ئەوەی ئەگەر بیکاتە دەقڵ ئەوە مەشینەهن ئەوەی ئەگەر نەسی کاتە دەقڵ سەڵامە پێمەرە لە ماچێنە ئێستا مەشینێک پەیدا بووە لە ناو ڕزانی دەچێڵێت ئەدی پێشووتر لە ڕابردوودا وابزانام زیاتر بەگاجووت و بەگاوان چۆن ئەم دێنەوانەیە سەر دوتی بوو ئێستا لی نەماوە گاز یەک گای لێ نەماوە یعنی کەواتە کەس بەگای نایچێڵێ زیاتر مەچینەیە هەر مەچینەیە بەس ئێمامە پێم وایە مەسلەی جوود بەگا زۆر قورس بووە بەڵێ زۆر ئەرێوەڵە چونکە دایم ئەو کەسەی کە لەگەڵ لە پشتی گاکان بووە ماندوو بووە دەبواە بزانێت چۆن ڕێڕەوی چێڵانەکەی چۆنە و چۆنیانی زانینی ویستووە عادەی زانێت کابە خۆمەکە دوچینە دەزانی ناوەڵە ئەوەش بە زانینت بەڵێ جوتی ئێسران هەبوو جوتی گیان هەبوو باشە مامە ئەو جوتی ئێستران لەگەڵی ئەوەی گایان مەقسەد دەبوات چەند گابایە یعنی مەرز بوو دوو گابیان یەک گابێ هەر دوو گابوو دەبێت دوو بێ دوو ئێسری شەر دوو باشە بۆ دوو ینی مەسەلە قووەتەکەی یا مەسەلە جوانی باشی چێڵانە ڕاستیشی دەچێت لە ڕاستتر بیدەمانانی گاکە لا نادەن نەگە دوو بن گاک بێت لا دەدا بۆم لێدا بۆ لێدا ڕاستە ئەگەر دوودانە بێ تەوازن دەبێ و ڕێک زوو سووتەی لێبوو لە مەگردی دا پۆلیسێکی لێبوو لەکنوان وابوو باش پێشی جوتی دەکرد بە یەک ئەسپی جا باشە دەبوو بە یەک ئەسپی بزانێکی لێم لای دەخستوی لێم لای دەخست و لێی لە خڕویاڵێ نازەمەڵای ناوەکەش یعنی ئەوە لێزانینی دەوێت بەس مامە پێم وە هەر ئەو کاتی قورستریش بووە ئەو بابەتانە ئێستا ئامێر هەیە مەچینە هەیە ئێستاشداسام و بێ قەزار ئێستا کابراترەکە وەڵڵا ئارێ وەڵڵا پرەنە بابە بەیانیانی وەکو باش لێ دەڕژێشاو نەموو کەوسار کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازار شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان حواڵت چۆنە تەندروستی چۆنە باشی حاڵ گوزەرانت سەرچاوەکانم زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس کاک دەحاما بزانم ئەوە سەرقاڵی ئامادەکردن و چاکردنی قاز و مراویان گۆشتی مریشکە بڵین مەسلح هەیە مەسلحە نێ وەڵڵا باش با لە نزیکەوە بچمە لای ئەوان بەڕوخسەدت ئەو کاتتان باش
چۆنن خێر بێ باشی کاکە باشی تۆ چۆنی بەخێر بێی سەرچاوات پێم بڵێن ئەوە کاک دەحامیش باسی کرد من وامزانی هەر مریشکی مەسلحە و ئەو بابەتانەیە ئەمەیان چییە و ئەوەیان چییە ئەوە مراوی وەش قازە کامیان ئەوەیان مراویە مەڵێ ئەوەشیان قازە ئەوشیان قازە باشە ئامادەکردنەکەی چاکردنەکەی مەبەستم چاکردنەکەی لە مریشک ئاسانترە یان قورسرە تر نییە قورسە قورسە زیاتر ئەزێتی دەوێ زیاتر دەبێت چۆن دەڵێ ئاوی بۆ گەرمکەی باشتر تووکە هەر دەوێ بەڵام ئەمە زیاتر هات چۆن دەڵی خوشتی پێوەیە پاکردنەوەی دەبێت دەبێت سیخەکەی لێ بکەیەوە بەڵە بەڵە بێگومان ینی کاتەکەی زۆری دەوێت کاتەکەی زۆری دێ بەڵام هەم خواردنەکەی چێژی زیاترە بەدڵنیایەوە تامی خۆشترە ئەوەنجا فەرقی زۆری لەگەڵ مەسلحەی باشە زۆر چاکە ئەوە وتت مراویە وایە ئەو مراویەیانش ئەویشان هەر بۆ مەسلەی سیخ و بۆ مەسەری لێکردنەوەی سیخەکان کاتی زیاتر دەوێت وایە ئەی بۆ باش تێچکە باشە مادەمە وایلات ئەوە چەندی دەوێ تا مەبەستم ئاگرەکەیە بۆ ئامادەکردنەکەی زیاتر ئاگری دەوێت کاتەکەی ئامادەکردن بەڵە کوڵانەکەشی زیاتری دەوێت تەبعاً لە مەسلحەی زیاتری دەوێت قاس چیرە مراوی چیرە بۆ خۆی تقریبان بە 6 مانگ ئەو جا کاتی خواردنی دێت مەسلحەوانێ مەسلحە بە 2 مانگ پێدەگا و دەردەکرێت لە دەواجی پێگەشتەکەەوە دەیەوێت تەبعاً دەیەوێت سا تەمەنی 6 مانگ زیاترە باش زۆر چاکە با باسی شتێکتر بکەین مەسلەی تام باسما کرد بێگومان ئامادەکردنی قاس یا مراوی یا مریشکی خۆماڵی ئامادەکردنەکەی چۆنێ ینی هەیە چۆن دەڵی دەستاوی خۆشە چۆن ئامادەی دەکەی ئێستا تۆ گەر ئەم قازە ئامادە بکەی یا مراویەکە چۆن ئامادەی دەکەی قازە لە دوای پاکردن و کڕوزان و شوێردنەوەی هینی دەکەین چۆن دەڵی بەڕۆنی خۆی هەڵی دەکزێنین جوان سووری دەکەین ئەنجا ئاوی تێ دەکەی بۆ کوڵاننی بەس ئاو خوێ بۆ قاز و مراوی بەس ئاوی خۆی بەکاردێنی سوود لە ڕۆنەکەی خۆی دەبین بەڵە شتێکی بۆ بەکارنانی چکە تامی خۆی خۆشترە لە هەموو شتێک ینی پێویست ناکە بەهارات و پیاز و دەرمان و شتانی ناوێت چکە بۆ خۆی تامێکی خۆشی و تایبەتی هەیە پێویستی بە شتانە نییە کە بۆی بەکاربێنی بەس پڵانەکەشی زۆری دەوێت تقریبا کوڵانەکەی ئەگەر مەسەلەن نەیخێنا و بۆ خاروشتیوە سعاتونی دەوێت قاسێ پیرترە 2 سعاتی دەوێت یعنی بە پێی تەمەنی قازەکەی ئێستاوە باڕە زووتر دەکڵێ باڕەکان قازی خەرت ناسکترە ینی ناسکترە بێگومان ناسکترە بەڵام خەرت تامی زیاترە زۆر چاکە باشە وەکو باس کراوە هەرواشە پێم وایە دەڵێن گۆشتاوەکەی ینی چۆن دەڵی بە کوردەکەی بڵین چەلاوەکەی زۆر تامی خۆشترە لەوەی کە لە چەلاوی مریشکۆوانە هەر بێگومانێ مەگەر قازی لێنین شلە و شتانەی لەگەڵ لێدانین چکە گۆشتاوەکەی گۆشتاوەکەی دەبێتە شلە زۆر بەتامە باشە قەل جیاوازی چییە لەگە قازی هەیەکە تامی خۆی هەیە مەسەلەن زیاتر بۆ ئامادەکردنەکەی تقریبان هەر وەکو یەک وایە بەڵام قەل هینی نیە سغی نییە لە کات پاکردنیدا خۆشتر پاک دەکرێت ئاسانترە بەڵام کوڵانەکەشیان تقریبان وەکو یەک وایە بەس ئەویش هەر تامیش خۆشی هەیە تامیان لێک جیاوازە قاز و قەل هەرێکە تامی خۆی هەیە چۆن هەرمیوە تامی خۆی هەیەوەنیە بەدڵنییا باشە تۆ وەکۆی لە زۆر ئامادەت کردووە پێت وایە قاز و قەل کامیان تامیان خۆشترە وڵای من وەکو خۆم قازم پێ خۆشترە بەس تەبیعەتە هەیە قەلی پێ خۆشترە زیاتر خەڵک تابیلی قازیە زۆر چاکەدی ئەو مراویانە وابزانام ئەو مراوی بۆ نیە ئەو مراویانە هەندێک کەس هەیە بۆ نمونە دەڵێ مەبەستمەوەیە تامی مراوی ئەگەر مراویەکە لە ئاوێکی پاک بێ لە شوێنێک بێ فەرق دەکات لەوەی کە لە ناوە هەم مەسەلەی قوڕویان ئەو بابەتانە بێ خاوێنترە بۆنی لێ نابوون ساردی لێ نایە خاوێنە بەڵێ یعنی خەڵک زیاتر پێی خۆشە لە شوێنی خاوێن بێ هەیە تەبیعەتی نایبە ڕاستە تەبیعەتی نایبە ئەگەر شوێنەکە پیس بێت پێی ناخورێت زۆر باشە مەسلەی قاس بەهر بینەوە سەر قازەکەی ئەم قازە ئەگەر پێت وابێ بە برینجی خۆماڵی برینجی کوردی ئامادە بکرێ خۆشترە یان برینجێکی ئاسایی برینجەکە خۆماڵی بێ و لەتکەنۆکی لەگەڵ بێ و ئەگەر هەبێ گۆشتاوەکە زۆر بێ و قازەکە قەڵەوە بێ بە گۆشتاوەکەی لێنی هەر زۆر خۆشترە ئەگەر ئاگرەکەشی ئاگری داران بێ لەوانەیە جیاوازتر بێ بێگومانەرە وڵاوایە تامی خۆشترە ڕاستە
باشە پێم وایە مراوی وایە باش ئەو مراویە چەندی پێدەچێت تا پاک دەکرێتەوە وڵا سعاتێکی پێ دەچێت تا پاکی دەکەی و لە توپەتی دەکەی دەیشۆیەوە سعاتێکی پێ دەچێت یعنی ئاسانتر لە مریشکەکەی ناوەڵا قورسترە لە مریشک قورستر لە مریشکەکەی وایە مەسەلەی سیخەکانێت یا مەسەلەی و ئاوەی کە بۆی ئامادە دەکەی دەبێ ئاوەکە ئاوێکی کوڵی و بێ بۆی باشتر دەبێتەوە مەسەلە دەبێ ئاوی کوڵاو بێ و سیخەکانی جوان لێوە بێ و زۆر باش بەدێڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دێڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم لە بەڕێزت گەیشت بم حەزت لە بەخێوکردنی پەلەوەر و ئەوانە هەیە وایە بە تایبەتی مریشک و کەڵەباب و ئەو بابەتانە باشە لە کێوە ئەو حەزت بۆ دروست بووەکە گرنگجی بە پەلەوەر دەی و بەخێویان بکەی وەڵا حەزەکەت چییە هەر لە سەرەتاوە حەزم لێە لە هەموو شتێک لە باغ لە پەلەوەری لە هەموو شتێک حەزم لێە ینی کۆمەڵێک ئەوانە حەزەکەم بۆ خۆم هەر بۆ وەرزی خۆم و هەر خۆشە و لە لادەی چ بکەین ماچاری نەگەر بەدڵنیایەوە بەدڵنیای بابچین ناو ڕزەکەی فەرمو بڕۆ فەرمو پێشکەوت باشە کاک دەحەمای مەسەلەی دەرد و ئەوانە وابزانام لە ئێستادا باوە چۆن پاراستونت چۆن ئاگار لێیان دەبێت پاراستنەکە ئێستا ئەو ژوورە ئەو ژوورە لەبەرینە ئەمە باڕۆکەی ئەوە مریشکن تێکەڵاویان ناکەم بەڵام هەموو 26 ماگ لۆقاحیان دەکەم زۆر بۆ تێکەڵاویان ناکەی مەسەلەکە ئەوانە هەموو ئەوی ژوورێک کەڵەشێرن ئەوە جیاوازن کەڵەشێرن ئەوجار لەیەک تەمەنیش دانین ئەوجار ژوورەکەش قەرباڵغا ینی دەبێ هەر بە نۆرە بەریانە بۆی تێکەڵاو نەبن بۆی دەردەکەش زیاتر ئەگەر هەش بێ زیاتر بڵاو نەبێت تۆ بەڵێ ناوێرم تێکەڵاویان کەم زۆر ساڵانێک زوو ئەو ساڵانی ڕابردوو کە ئەو دەردی ئەنفلۆزای باڵندە ئەوانە پەیدا بوو زۆریان لە ناوچوونە زۆر یەکجار بەڵام خۆ ناتوانانی لە بنەبڕدا هەر لە نایبەری دەبێ هەر پەیداکە ئێوانەیە گەر ئێستا ژەگەر بێ سەر لە نوێ هەمووی بمرێ دەبێ پەیداکەیەوە لادەیەوە چارە نیێگەر مرۆڤ حەزیش لێ بوو هەوڵی بۆ وەڵایەتی هەموو کەس لە لادەی حەقا ئەو شتانەی هەبێ لادێ بۆ جوانە بۆ جوانە بەڵام هەر کەس ئارزوی خۆتی لەوانەیە هەشە فراغەتی نەبێ مەجای نەبێ بۆی نەکرێ بۆی نەڕەخسێ زۆر چاکە بابچینە ناو باغەکەی بابچین بینەرانی بەڕێز دیارە ئێمە هەر لە گوندی مەرگەین کاک دەحام موختاری گوندی مەرگەیە بەخێر بێن زۆر بەخێر بێن سەر چاوەکەم دووبارە و دووبارە دەڵێم گوندی مەرگە دووە مەنگاوم شاری مەرگەیە بۆ ئاساری کورد خاوەن بەڵگەیە ڕۆژ ئاوای مەرگا گەورە قەڵایە ئەوە بنیاتی فەڕوح پاشایە سفێر و سەنگەری شێرە مەردانە دۆزەخی سزای داگیرکەرانە سەرچاوی ئاوی مەرگە مختەسەر یەکیان حەمامە یەکێکیان کەوسەر یەکیان مەنشورە بەکانیە چاوان یەکیان گەرم کە حەمامی پیاوان لە مابەینیاندا کانیەکەی سەردەشت ئەویش نەهرێکە لە جۆگەی بەهەشت تعریفی مەرگە جێی ناکا دەفتەر دوورە لە عەقڵ و سنعاتی بەشەر بابل لە ناو خۆیدا فرێزەر بچۆ بیبینە نەدیوە ئەگەر ئەمبەر و ئەوبەر کۆشک و تەلارە ئاغا و مەلاو بەگ دانیشتووی شارە دەرماڵ و حەوشەی مێ و هەنارە نمونەی فیردەوسە و باخچەی هەژارە بنیادی کوردە و زانایانی ژیر قەڵەم مەحتەل بوو لە وەسفی هەنجیر تعریفی مەرگە جێی ناکا دەفتەر دوورە لە عەقڵ و سنعاتی بەشەر مەرگە جێڕاوێ بێچوە شێرانە جێی کاکەمیر و کاکە شێخانە دوایوان ئاوڕەحمان پاشای بابانی لەگەڵ مامۆستای ژیری بەردەشانی لە باسکە ڕووتی و لە دۆڵێ ئاشی عەلی سەرڕاو بوو ڕاویدا بەشی ئەیاخوا بەخێرێوە جا موختار ئەگەر ئاوا شاعیر بێ و ئەم شعری لەبەر بێ لەوەی باشتر هەیە کاک دەحەم
وڵی دەی باشترەیە بۆ خۆتان زۆر باشە کاک دەحەم بزانم ئەم شیعرە ئیچیەیە ئەوە ئیمامەشوانی گەڵاڵەیە حاجی فەقی ساڵحی مەلا هەباسی لە 1970 بۆ 89 ئەو شعرەی گوتووە 1970 بەڵێ ئەو شعرەی گوتووە نوسخەکەی زۆر نەماوە بەڵام لە بەرمامەوە مادام تۆ حەزی شعرت هەیە فانی شاعریش هەر خەڵکی گوندەیە و ئەو مەزارەکەش سەردانیمان کرد مەزارەکەی لێرێ بێگومان شاعرێکی تایبەت و کەسایەتێکی ڕۆشنبیر و تێگەیشت مەمەندی ڕسوڵاقی قایم ناسرااو بە فانی شاعیر کەسایەتێکی دیاری لە عشیرەتی میراودەری لە مەرگەی و لەبەری مەرگەش هەم شارەوان مدیری شارەوانی مەرگەش بووە کاتی خۆی بەڵێ کاتی خۆی مدیری شارەوانی مەرگەش بوو هەم کەسێکی شاعیر و ڕۆشنبیر بووە ینی بە قسەوە سب ناکرێ زۆر ڕاست مەمەنداغا فانی شاعیر زۆر چاکە بابینە ناو باسی گوندی بەڕێستان کە مختاری گوندن ڕێژەی دانیشتوانی مەرگە لە ئێستادا چەندە بەڵێ زیاتر لە 400 کەسە ینی لەوەی هەشتا ماڵک 90 ماڵک بێ بە پێی ئامار 96 ماڵە 96 ماڵە زۆر چاکە زیاتر خەڵکی ناوگوند بە چیەوە سەرخاڵن خەڵکی ناوگوند ئەوەی کە موچە خۆر بێ ئەوە ڕۆژانە دەچێت لە بنگری دەوامی خۆی دەکای یاخود هەفتانە یا دە ڕۆژان بوو هەیە کە ئیشی دەوامی سەربازی هەیە دەوامی ڕۆژانەی هەیە لە دایری کشت و کاڵە هەیە لە دایری بەیتەرەی هەیە لە کارەبا هەیە لە دایری ئەوانە خەریکی ئیشی ڕۆژانەی خۆیانن خەڵکی مەرگەش بە تایبەتی مەرگە ئیشی کاری ڕسمیان هێندێکمان مەردار هەیە و حیواوی ماڵانەی کە حیوانداری دەکەن و باقیاتەکەشی مەرگە بە کاری هەنجیرەوە سەرقاڵە زیاتر لانی کشت و کاڵی لانی کشت و کاڵی هەنجیرە و گەنمە بەڵام زیاتر بە هەنجیر ناسراوە زیاتر بە هەنجیر ناسراوە باشە ئەو ناو گوندی مەرگە چەند کارێز و سەرچاوی بڵین ئاوەکەی لە کوێوە دێکانیەکانی چەند کانی لێ لێ پێی بەها ئەوەی کە نووسیون و لای خۆم تۆمارم کردوون هەر لە شوێنێکە کە پێی دەڵێن کارێز ئێمام ئەوبەکری لە ئاش شێخێکە لە پشت بنگردێوەدی هەتاکانی بڵێ هەتاکانی کەرێشتێک کە کارێز ئێمە منداغی پێ دەڵێن ئەو منداغی فانی بڵێ 52 سەرچاوی ئاویمان هەیە بە ئەوانش بە کارێز و کانی و ئەوانەی کە بەهاراوە ئەوانە زۆر باشە کاک دەحەم پێم وایە بەڕێستان سەرقاڵی باغ و ڕەس و ئەو بابەتانە نا ئێستا لە ئێستادا باسی هەنجیرت کرد وتە زیاتر هەنجیر لێرە گرنگجی پێدرێ هەنجیری مەرگەش تامی خۆی هەیە تایبەتە لە ئێستادا ئەم وەرزێ ئێستا حالیان ئەم دارانە پێم وایە بڕاونەتەوە چ کاتێک ئێوە دەیبڕنەوە وە گرنگجی ئەو بڕینەوەیە چییە؟ دوو کاتی هەیە ئەمەیان کە بڕاوە بەهارە هەپای زێزوو بڕیمە کە بەریتەوە بۆ گەڵای وەریوە بڕیومە ساڵەکەی گەرم بوو بەڵام دوای کە سەرما بەسەردەهات نەختێک ماوە بیبڕم نەمڕیوە هەیە ماجی دوو دەیبڕێ هەشە ینی مەرج نییە لە هەمووی لێ کاتی دابێ ئەوەی کە ممزانم لەسرم خوێن بێتەوانێ کە بەری ئاخر لێ کردەوە گەڵای وەری دەوێ بیبڕی بۆی خۆی ئامادە بکاتەوانێ زۆر چاکە کاک دەحەم لە گوندی مەرگە ئەم زەویانەی کە هەنە زیاتر دێمەکار نیان بەراون ئەوەی کە لە دۆڵەکەیدا هەر هەمووی بەراوە پشتاوەکەشی جێ عەرزی گەنم و دەغڵ و دانیشتوای کەوتۆتە پشتی بەردەقلێکی سنوورمان لەگەڵ هەنجیرێ و کونەمارێ و لەگەڵ سێنازیان و بنگرد ئەوەی دەگەڕێتەوانێ زەوی نەرمانمان ینی زیاتر خەڵکەکە سوود لە زەوێ بەراوەکان دەبینێ سوود لە زەوێ بەراوەکانیش و پشتاوەکانی دەبێت لە ڕۆگەکەش لە بەرەوەی مەرعاکی زۆریشمان هەیە هەتا پشت بنگردی و تاس ئەو گوندێک هەیە کە پێی دەگوترێ پاشێش ئەوە هەر لە مەرعای مەرگەیدایە هەر لە مەرعابیلا لە مەرعای مەرگەیدایە هەتا کوونەمارە تا سەرڕێ نزیکی هەنجیرێش دەبینەوە سنوورمان زۆرە لێرەوە لەگەڵ سۆفیان و هەڵۆنە شتێکەڵاو دەبینەوە ڕاست ئەو مەرعای کە باست کرد زیاتر بێگومان بۆ ناو خەڵکی گوندی مەرگەیە هەر خەڵکی گوندی مەرگەیە ئەگەر خەڵکیشی دیکەش بێ بە مساعدە یاخود جار و ئاساییان ئەگەر بێن ئاساییەکە چۆنەکەی بە خۆمان پێویستمان لە بوو مۆڵەتیان خوازیان جار و بارێش دێن و یاخود ئەوە دەبێت بەڵام ئەو هینمان نیە لەگەڵ خەڵکی زۆر چاک ئەدی لەلایەنی کۆمەڵایەتیەوە چۆن بۆ مەسەلەی ژن و ژنخوازی و تێکەڵابوون لەگەڵ گوندەکانی دەوروبەرتان بەڵێ وڵا زۆر باشین و نیوەی مەسەلە بنگرد و سۆفیان و هەڵۆنەوەی خوشکەزای مەرگە چنارنیەوە خوشکەزای مەرگیان مەرگەکان بوونە خوشکەزای ئەوانمانەوە تێکەڵابوون بەڵێ ژن خوازی زۆرە دەلاحی کۆمەڵایەتیمان بەقەوەتە هەر کێشەیەک گیر و گرفتێکە بێ هەموو ئامادەن بە یەکەوە چارەسەری بکەن و یان نەخۆشێکە سەرێشێکە تازەیەکە
شتێکە هەموو سەردانی یەکتری دەکەن و شەوانە دێن دادەنیشین و هەر شەو لە ماڵک دادەنیشین و قسەی خۆش دەکەین و وەک زاری زاران بڵێ بێگومان بەم زۆر و بەم شێوازە لانی کۆمەڵایەتی و تێکەڵاو بوون ئەوە بەوانەوە خۆشە بەڕاستی تۆ سەردانی ئەو دەکەی ئەوان سەردانی تۆ دەکەن خەڵکەکە ئەگەر هەر مەسەلە کەسێکیش دیار نەبوو دوو ڕۆژان یا ئەو تەلەفۆن بۆ من دەکەم تەلەفۆن بۆیان دەکەم یەکتری دەپرسن ئەوە بۆ دیارنی چییە ینی ئەی بۆ دیارنی دەوەرە شێوەرەم پێم ناکرێت تۆوەرە ئەو شتانە هەیە ینی خۆشە بۆ مەسلەی لایانی هەرەوەزی چۆنە یعنی هاوکاری یەکتریکردن تا چەند لایانی هەرەوەزی گرینگە لێرە ناو گوندی مەرگە منە تازە ئەوم چێڵا بە هەرەوەز چێڵامەوەم بۆ خۆشم دەستمە و کوڕەکەم لەگەڵ خەڵکی دەسێتەوانێ و ئەلحەمدای بۆ هەرەوەزیش ڕوحی ئەومان تێدا ماوە زۆر باشە هەر هەرەوەزەکەش زۆر پێویستە دەکرێت هەر بۆ بەتەنیا هەر بۆ خۆمان خۆشە و جاری وا دێن ئەلێرەکان یەکتری دەبینن دوو قسەی خۆش دەکەن هەر ئەگەر چاومان لێ بۆ یەکێکیشێکی کرد ئەگەر فەراغەتمان هەبوو مەجالمان هەبێت دەچین یارمەتی دەکەین و پێوێ پێمان بڵێ زۆر باشە جا با پێکەوە بچین سەر ئاوەکە لەوێ ئەو ئاوەی کە دێت وا بزان پردێکی لێ ها بەژێر ناوی چیە؟ دوو ناوی هەیە پردە ئاویشی پێ دەڵێن و پردە زندێشی پێ دەڵێن لێ بۆ دڕون دەکەمەوە ئەدەم فەرموو لێرە چەند شوێنەواری لێ ینی وەکو شوێنەواری کۆن دێرین بەڵێ شوێنەواری دێرین ئەمەیان کە هیچ تاریخێکی نازاندرێ ئەوەیان بەڵێ بۆ 1 ملیۆن ساڵ دەگەڕێتەوە بە پێ ئەوەی کە مامۆستا عەبدولڕەقیب و فەڕەنسیەکان هاتن کەشفیان بۆ کرد بەیەکەوە بووین لای من بوون بۆ 1 ملیۆن ساڵ دەگەڕێتەوانێ ئەمەیان خوا کردە ینی سەرەوەشی پردە بەڵێ ئەمە پردە جندەی پێ دەڵێن پردە ئاویژی پێ دەڵێن لەبەرەوەی ئەمە جۆگای پێدا هاتۆ کاتی خۆی جێگای جۆگایەکەی هەیە بەڵێ ئاوی ئاودێریان پێکردو بۆ ڕەزانە بنەکەشی هەر ئاو بووە فەرموو باشە کاک دەحەم جگە لەم شوێنە شوێنی ترمان هەیە کە شوێنەوار بن بەڵێ شوێنەواری تر سەری گەورە قەڵامان هەیە ئەو کەوتۆتە کوێ سەری گەورە قەڵا ڕۆژاوای مەرگەیە کە داخلی مەرگە دەبی بەڵێ کە لە بنگردیەوەدەی دەستی ڕاستە لێرە دەڕۆی دەستی سەپە دوو شاخێکی دوو چوقڵەیە و قەڵایەکی لەسرە هەم شاخی دەوڵەتیاری قەڵاتگەشمان هەیە کە پێ دەڵێن گوندی مەرگەی کۆن واتە زین و پیرۆتە سووری مەرگەی هەیەەوە بەڵام ئێستا لە کەوتۆتە سنووری بنگردی و کۆمەڵی شوێنی دیکەشمان هەیە وەکو قەبرە جوولەکە و وەکو قەبرستانی کۆن و وەکو ئاغەڵ و وەکو شەخص و ئەوانە بەڵام بەعامە وەکو شوێنی لای پێ دەڵێن مەلقرانە پێ دەڵێن مەلەقران ئێستا لەبێ و باشە زۆر چاکە وەک بزانی و زانیاری تەبێ مێژووی ئەم قەڵانە بۆ کەی دەگەڕێتەوە مێژووی ئەو قەڵانە ئەو قەڵای گەورە قەڵای زیاتر لە مەرگە لە سەردەمی فەڕوح پاشایەوە ناوبانگی دەرکرد کە 1450 ساڵ زیاتر لەو دەورەیدا پێش هاتنی ئیسلام کە ئەو لێرە پاشا بۆ پاشایەتی کردووە ئەم قەڵایەکە بەڵام پێشتریش ساسانیەکان لێرە بوون ئاشوریەکان لێرەکان نەبوون و پێ دەچێت تەسیری نەک سۆمەرەکان لێرە نەبوون لە بابل بوون بەڵام هێندێک جێگامان هەیە وەکو کوڕکوڕ ئاکۆ کوڕیس مەسەلە ئاسۆس ئەوانە ناوەکەیان ینی ئەوانە لە سەرزاری سۆمەریەکاندا هاتوون لە سەرزاری سۆمەریەکانەوە هاتوون چونکە کۆ واتە چێو کوڕ کوردوو چێو لە سەرێگە دەڵێن کەڵکی کوڕکوڕی یان کۆلارە لێرە لە خەڵکەی وا تێگەندراوە خەڵکە وای زانیەوە کە بڵێن مەسەلە وەک کۆلارەی دەچێت شاخەکە بەڵام شاخەکە تۆزێک لارەوە ئەوە بەلای بنگریدا کەوتێتەوە بەلای ڕۆژ ئاوایەدا پێی دەڵێن پیان گوتووە کێو بەسەر کۆ لارە ینی کێوێکی لارە بەڵێ کێوێکی لارە بەڵێ ئەو شوێنانی کێ باست کرد شوێنەوارانە ئەو شوێنەوارانی کە باست کرد ئێستا کامیان زیاتر چۆن دەڵێ شوێنەوارەکان پێوە دیارەکە قەڵا بووە کە کۆنا ینی شوێنیان ماوە قەڵای فەڕوح پاشا ناوەکە قەڵای فەڕوح پاشا شوورایەکەی ماوە شوراکەی ماوە بەڵێ 150 مەتر لە باکوور بۆ باشوورە لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژاواش 53 مەترە دەکەواتە دەگەینە ئەو قەناعەتەی گوندی مەرگە مێژوەکەی زۆر زۆر کۆنە طبعاً مێژەکەی کۆنا جارێوە 1400
50 ساڵ لەمەوبەر فەڕۆح پاشا کە لێرە پاشا بووە دواتر پێشتریش وەکو ساسانیەکان وەکو ئاشووریەکان بەڵێ ئەمانە هەموو لێرەکانم نەوزا وەکو دیانەتەکانیش دیانەتی جوولەکەی لێبووە زەردەشتی لێبووە مەسیحی لێبووە هەتا کتێب باسی دەکات دواتر دینی ئیسلامە کە ئیسلامات بەڵێ دواتر دینی ئیسلام هاتوو ئێرە فتوحات کراو لە سەدەی لە ساڵی 22 کۆچی ئێرە فتوحات کرا زۆر چاکە با بزانین ناوی مەرگە لە چیەوە هاتووە و ئەگەر من زانیاری مەبێ لە ڕابردوودا ئاوەدانیەکە لە خوارەوە بووە کە داخلی مەرگە دەبی بەڵێ ئاوەدانیەکە پێشتر لە سەردەمی یەکەمی هاتنی ئیسلامدا ساڵی 22 کۆچی هەتا فتوحاتیش کراوە دوای ئەو بەروارەش مەرگە لە خوارەوە بۆ لە قەڵاتگەی پێی دەڵێن زین و دوای ئەوەی هەڵکشاوە بۆ سەرێ و هاتەوە سەر چاوە ئاویەکان بەنسبەت ئەوەی لەبارەوەی کە مەرگە لە چیەوە هاتووە مەرگە 4 ناوی بۆ دەکرێت 4 ناوی هەیە 4 تعبیریشی بۆ دەکرێت ناوەکانی یەکەم ناوی بە حکمی ئەوەی قەبرستانی یەکجار زۆرە دەڵێن شەڕ و کوشتارێکی زۆری لێکراوە بە مەرگ کۆتایی هاتووە پێشتر پێش زۆر و ناوە زۆر پێش ئیسلامە دووەم ناوی کە مێرگەیە کانی و سەرچاو ئاو مێرجی زۆر بوو و پیان گوتۆ مێرگە سێم ناویشی کە پیان گوتۆ مەرزین ئەمە عارەبەکان نازانیوە بڵێن مێرگە وەکو بڵێن کاتی خۆی ئێرە مێرگی زینووی بووە لێیان گیەکەیان کردو بەزی و پیان گوتۆ مەرزین چوارەم ناویشی ناوی کە دەڵێن میرچین هەموو ناوەکان ڕاستن تەواون لە سەردەمی خۆیدا لێک لە دوایەکی هاتوون میرچینەکە ئەمە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەمارەتی بابان کە لە سەردەستی میربداغی کوڕی میر ئەبدالی لێرە میرنشینێک دامەزرا بە ناوی میرنشینی بابان ئەجا لە میرخان بداخی میر ئەبدال بۆ میرخان بداخی و لێوە بۆ حاجی بابە شێخی و لێوە بۆ بەڵێ لێ بۆ کاکە شێخی کاکە میر و کاکە شێخ و دوایە بۆ فەق ئەحمەدی و کە پێدەگورێت فەق ئەحمەدی دارەشمانێ ئێستا ڕۆستەمی کاکە شێخی مەرگەی دواتر بۆ عەبدوڕەحمان پاشای بابانی دواتر هەتا بەکرە سووری بابان کە 1850 بۆ 51 میرنشینی بابان کۆتایی هات چین بە چین میرایەتیان کردو ئەم میرچینە لەوەیەوە هات ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخساران یە دونیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکەمایە لەکەی دڵە هەواری ژیانکردنە هەواری ژیانکردنە بینەرانی بەڕێز دیارە لە ماڵی کاک دەحامی میواندارێکی باشی کردوی ماڵی ئاوێ و دەستی ئەو کامانانش خۆش بێکە ئەمخوانیان ئاخردووە لەسەر زیدانی دەستەکەی بەناوبات ئەگیرسیم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم مەبێت خاکوواری گونداکەی خۆم چوناسی جاغان و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم چوناسی جاغان و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم کاکە سڵاو لێ ئەحواڵت چۆنە؟ باش جانەکەم تەندروستی چۆنە باش؟ خاڵەکەم وەڵا بێرەدا دەڕۆیشتم ئەوەی ڕاستی بێت وتیان بنکێکی تەندروستی لێرە وتیان دکتۆر عومەریش لەوێ ئینجا ئەگەر بە ئەرک نەبێت
بزانم کاک دکتۆر عومەر لەوەیە جا کاکە من بۆ خۆم دکتۆر عومەرم یاخوا بەخێر بێن گەورەتان کردین بەخێر بێن سەر چاو یعنی بەڕێستان دکتۆر عومەرن بەڵێ لە خزمەت ئەها ئەی باشە کاک دکتۆر جەنابەت سەرقاڵی چی ئێستا وەڵا جانەکەم ئێرە ئەم بنکە تەندروستیانە بە حەقەت ئێمە کارگوزارمان نییە پاسەوانمان نییە باخەوانمان نییە ئێمە سەرڕای ئەرکە پیشەیەکی خۆمان باشە یعنی هەموو ئەرکەکانی ترمان لە ئەستۆ گرتووە ینی وەک ئەبینی تەواو چۆنەڵی سروشتێکی زۆر ناوازە و جوانمان دروست کردو بە تایبەتی ئێستا چلەی زستانە بەهاران وەرن هەمووی گوڵ و گوڵزار نزیکی 50 مەتر ئەو خەڵکەمە ناو گوڵ و گوڵزارە دێ هەر هەمووی بۆ خۆمان خزمەتێکین باسێکم دێ ئەوە جێگای دەستخۆشیە من دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی یعنی زۆ گرینگە پزیشک سەرڕای کارەکەی خۆی کە دەبینین ئەو خزمەتانە دەکا کە دەبینین خزمەتی ئێرە دەکا ئەوە بەڕاستی هەم گەورەی بەڕێستانە سادەی بەڕێستان دەردەخام خۆی لە خۆیدا پزیشک دەبێ وابێ ئەوە لێهاتووی بەڕێستا بەڵام پێم باشە لە شوێنێک دانیشین باشتر گفتوگۆی بنکە تەندروستیەکە و ئیش و کارەکانی بەڕێز بکەین زۆر باشە فەرمو زۆر چاک فەرمو دەمەوێ باسی بنکە تەندروستیەکەم بۆ بکەی ئەم بنکە تەندروستیەوە لە کێوە دامەزراوە یاخوا بەخێر بێن ڕۆڵی ئێوە بەرزە نرخێن ئەم بەرنامانە لەم بارودۆخانی ئێستاە کە ینی ئالۆزیەکی زۆر هەیە فشاری زۆر لەسەر دەرونی مرۆڤ و مێشکی مرۆڤی ئەم بەرنامانە ڕۆڵی زۆر باشیان هەیە هەر لە ڕووی تەندروستیشەوە هیوادارین بتوانین خزمەت بکەین زۆر سپاس زۆر جوانە عەزیزی تەواو بنکەی تەندروستی مەرگا ئەتوانین بڵین لە هەشتاکانی سەدەی ڕابردووە هەیە بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە و گونیشتینانی کردووە باشە بەڵام دواتر حکوومەتی عێراقی ڕوخاندۆتی وەکو تەواوی شار و چارەسەکانی تر ئێمە دوای ئێمەش بڵین پێش ئێمەش ڕێکخراوی کلا نۆژەنی کردوەوە ڕێکخراوێکی خێرخوازی من لە ساڵی 2009 هاتم بنکەکە بەشێکی گڵ بوو 2009 بەڵێ بنکەکە ئیشێکی زۆر باشمان تیا کرد لێرەوە زۆر سپاسی بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕینەکەین کە تەواوی داواکاریەکانیان بۆ جێبەجێ ئەکردین بە حەقەت بنکەکە ئیشێکی زۆر باشمان تیا کرد دواتر ئەم بنکەیە بیری نەبوو بیرمان بۆ لێدا و بەڵێ تەوان یەک دار و سەوزاییتیانە بوو چکە بیر و ئاوی نەبووە ئێرەش مەشروع ئاوی نەبووە کاتی تاوان دەستمان کرد بە دارچاندنیش و بنکەکە ئێمە ڕۆژانە وەکو تەواوی ناوەندە تەندروستیەکانی تر ساعات 8 بەدواوە تاوان دەرگای بنکەکە کرێتەوە بورە کاک دکتۆر ساعت کاتژمێر 8 دەکرێتەوە جگە لە تۆ چەند کارمەنی تر لە بنکە تەندروستی تەواو من تقریبا نزیکی 7 ساڵ بەتەنیا بووم 7 ساڵ بەڵێ دواتر دوو پەرستاریان بۆ ناردین بۆی خزمەتی ئافرەتان زیاتر بکەن لە بابەتە نەخۆشیەکانی ئافرەتانە پێویستە بەڵێ تەوان ئێمە بەداخۆ ینی بڵین کارگوزار و پاسەوان و ئەوانەمان نیە بەیانیان بۆ خۆمان دیم کاکەینەوە وەرەقە بڕ هەر بۆ خۆمانین یعنی هەموو شتەکان بۆ خۆتان بەڵێ بەڕاستی وەکەوەی کە ئێستا بینیم سەرقاڵی بەتەکید تا بەسەن نەخۆشەکانیش بەپێی وەرزەکان جیاوازە بەڕاستی ئەمە لە وەرزی هاوینە هەندێک نەخۆشی بابەتی زوکچوون و ڕشانە و ئەوانەمان هەیە تەوان لێرە ئێمە کاسمانجیان ینی چۆنڵێ پسپۆڕی هەموو بابەتەکان ئەکەین ناچارین ڕاستی شکاوی دێ سوتاوی دێ مەسەلەن حاڵەتی بەربوونەوە بڕین دێ حاڵەتی حادیسە دێت جگە لە نەخۆشیەکانی تر ببوورە کاک دکتۆر زیاتر ببوورە ئات زیاتر کام نەخۆشانە ڕوو لێرە دەکەن تەوان ئێرە بۆ خۆی بۆ شوێنێکی سەرەتایی کراوە بەڵێ بۆ بابەتە سەرەتاییەکان کراوە بەڵام ئێمە ئەوەی بە پێی توانای خۆمانەوەی بتوانین خزمەتیان بکەین دواتە بەڕێیان ئەکەین تاوان وەکو وەرزەکان پرسیارەکەی بەڕێز فەرموود بەپێی وەرزەکان ئەگۆڕ ئێسامە لە بەرزی بەهارە زۆرجە حاڵەتی ژەهراوی بوونمان هەبووە بە قارچک و چکێرە گەشتیارێکی زۆر ڕووی تێکات مەسەل لە زستانە حاڵەتی بەربوونەوە و کەوتن ئەوە هەیە تر ئەم پەتای وەرزی و ئەم بابەتانە زۆرە بە ڕاستە زیاتر کاک دکتۆر ئەم بنکە تەندروستیە زیاتر بۆ ناومەرگی یان دەوروبەری گوندەکانی دەوروبەری تەوان خۆی لە ئەسڵا بۆ بنکە بۆ مەرگە دروست کراوە هەرچەند ئێمە زۆر جار بۆ ڕوحێتر ئیشمان کردووە دکتۆر و بنکە ناوەندە تەندروستیەکان مڵکی هەموو خەڵکە بەدڵنیایە بەجدیانە سامە تقریبا بۆ پێویستی فەراغی منتیقەکەش ئێمە کتابمان کرد سوپاسیانەکەین کە کردیانە 24 کاتژمێری
ئێستا 24 کاتژمێریە ئێستا نەماوە لە 2011 تقریبان تا 2016 کردیانە 24 کاتژمێری 19 گوند سوودی لەم بنکەیە ئەبینی ینی کەواتە بە گوێری قسەکانی بەڕێزت بێ شەو ڕۆژ گوندەکانی کانی تو ئاوەژێت سنارنێ هەڵۆنە و مەقسەد ئەوە هەموویان بەڵێ بە تاکید اینجا ئێستاش تاپەن لە 2016 ئەو نەماوە مەسەنە خەفاهمی هەڵگیراوەتەوە ئێستاش خەڵی هەر بۆ ڕۆحیەتە عەسراندێ شەواندێ ئێمە بە حکمی ماڵمان لێرێ و بەڕێز ماڵەکەشکە لێرەیە بەڵێ من هەر ماڵش مێناوەتە ئێرە ئێوە باشتر لایەنە کۆمەڵاتێکەکەشمان بەقوتە یەک دەقە بەڕاوەستە یاخولەک بوارمدا کە ماڵەکەت هێناوەتە ئێرە بەڵێ یعنی بۆ خۆت هەر لێرە چۆن دەڵێ مەسلەی هاوسەرگریوانە خێزانەکەت خەڵکی شوێ بۆ خۆی من مەرگم نەبینی بوو کە مەسەن لێرە تەعین بووم تاوان خێزانیشم لە ڕانێ بوو خێزانم لەگە خۆما هێناوە بۆ ئێرە بەبەست خێزان بە ئەسڵ خەڵکی مەرگێ من هێناوە مشکلە نییە تۆ بە دوای کەوتوی نۆرماڵە زۆر ئاسایە زۆر ئاسایەوان لە خۆشەویستیمان بۆ خەڵکی دەیەکە بۆ خەڵکی دەڤەرەکەی ئمە ماوەی نزیکی 14 ساڵە لێرە ماوینەتەوە بە حەقەت لە 2009 تقریبا بە تاکید ئەی خێزان پیشەی چییە؟ خێزان مامۆستا سپۆڕ ئینگلیزیە ئەویش سپاس لە مەکتەبەکەیە ڕۆڵێکی باش هەر لێرە ناوگوندە بەڵێ خزمەتێکی گەورەی دیەکە ئەکا زۆر چاکە ئینشاءالله هەمیشە تەندروست باش و تەمەدرێژ دەبن زۆر چاکە کاک دکتۆر باباسی لێرە بینیم مەسلەی جوانکاری بنکەی تەندروستی ئەنی لێرە زۆر جوان ڕازاوەتەوە لێرەوە گوڵ و گوڵزار و ئەو بابەتانەی مەقسەد زیاتر دەبینین جوانە لایەنی ژینگە لەگەڵ تەندروستی تا چەند گرینگە یعنی هەم ڕۆڵی ژینگە لەگەڵ تەندروستی خۆی بە تاکید ئێستا ژینگە پرسێکی نێودەوڵەتیە ڕاست یعنی تەواوی حکومەت و ناوەندەکان ئیشی زۆر جدی لەسەر ئەکەن تۆ ببینن لە ئەفریقا خۆڵبارین ئەگەبێ ئێمە لێرە بەدڵازی هەڵی ئەوان ئەدەین ئێمە بەمەبەست زۆر بەمەبەست ئیشمان لەسەر کردو زۆر بە جدیشمان لەسەر کردو هەم خۆمان هەم گروپمان هێناوە هەم گروپمان دروست کردووە و هەم بەردەوامیش ڕێکخرا و خەڵکی چالاکی مەدەنی بواری ژینگەمان هێناوە مە لە 2020 نزیکی 6,000 بە ڕوومان چاندۆ لە تەواوی سنوورەکە 6,000 بەڵێ ئەمە وەکو کۆی دەڤەرەکە بەردەوام مەساحە لە هەڵمەتەکانە بەشدار بووین لە بەتایبەتی لە قوربانە کۆ خەڵک شت سەرە بڕێمە هاوکاریان بووینە ژینگە دۆستان وەکو بنکەکەش وەکو باسم کرد بنکەکە خۆم خێزانم بەشێک لە گونیشینانیش تەواو هاوکارمان بوونە بەتایبەتی بەهاران وەرن بەهاران ئێرە هەر هەم گوڵ گوڵزارە یعنی خەڵکێک ئەو پەیوەندی نێوان نەخۆش و دکتۆر بۆ بە پەیوەندیشەوەی ئەم لقە گوڵە چۆن ئەڕێ ئەم دارە چۆن ئەڕ بۆ لایانی دەرونی نەخۆشیش گرینگە کە نەخۆش دەبینێت دیمەنێکیاوە جوان دەبینێت تاکید سروشتێکی زۆر ناوازێ زۆر جوانە یعنی ژینگەیەکی چۆنەڵێ باش هەناسەیەکی پاکەڵم ژیتۆ کاریگەری لە زۆر لەسەر تەندروستی مرۆڤ هەتا لە بابەتی کۆڕۆنا ئێمە بینیمان ئەو شوێنانەی کە سەوزایی زۆرە ئۆکسیجینی زۆرترا بەڵێ بە تاکید یعنی ئێستا تۆ دیقەت دەدار ئەڵێ ئۆکسیجینی 100 کەس ئەدا بۆ ماوەی ساڵێک باش ینی حساب کە کارگەیەکی ئۆکسیجینە تۆ دروستی کردووە کەواتە پێویستە بە بەردەوامی کەسانی وەک بەڕێست و ڕێکخراوەکان و مەسلەی ژینگەوانە گرینگە گرنگی بە سەوزایی بدەن و گرنگی بە چاندن بدەن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە بتوانین چۆن خزمەتی بکەین وابزانم نەخۆشمان بۆ هات وایە ئێدە زۆر چاکە بابێن بۆی کاتی بەڕێز شتان نەگرین بەڵام من دوا پرسیارم ئەوەیە وابزانم لێرە پرسیارم کرد لێرە گۆڕی شاعیر و کەساتیەکی ڕۆشنبیر و چۆن دەڵێ دیار شاعیر فانی هەیە وایە نازەم ماوزەم کەوتۆتە کوێ گۆڕەکەی دڵخۆشین بنکەکەمان جیرانی فانین فانیە گرینگە زۆر تایبەتەشی گەورەیە بەڕاستی ئێستا فەرمون فانی دکتۆر جان فانی ئەگەر لە سەرووی مەحوی و نالی و وەفایی نەبێت لە ئاستیوانە بەڕاستی چونکە فانی تایبەتمەندێکی هەبوو بۆ خۆی لە عەشیرەتی میراودەلیە بەڵام هەمیشە وەکو کەسێکی سادە
بەرگری کردووە لە کەسانی چۆن دەڵێ جوتیار لانی کۆمەڵاتی بەقوت بووە ئیدی فانی زۆر تایبەتە ئێستامە باسی ژینگەمان کرد فانی ڕۆڵی زۆر باشی لە ژینگەیە هەبووە ڕۆڵی زۆر باشی لە پەرەپێدان بە خوێندن و لە هەموو لانە کۆمەڵاتیەکان زۆر باسیەکەی نەگە دەرفەت بوو زۆر چاکەی زۆر باش زۆر زۆر چاک خوارێ خۆش فانی ئەتوانین بڵێن مڵکی نەتەوەی یعنی بەڕاستی ئەبوو حکومەت گرنگی زۆری بێرە بەدڵنیایەوە هەرچەند یەکێک لە نەوەکانی بەڕاستی نۆژەنی کردوتەوە بۆ زاری دومە نۆژەنە کرێتەوە شعرەکانیشی بەڕاستیڵی بۆ ئێستای بتوە ڕاستە شعرەکانی زۆر خۆماڵی و زۆر شتی جوانن بە حەقەت ئەگە دوای بە خۆتان تەسویری کەن و پیشانی بینەرانی خۆشەویستیدن تەمان شتێکی زۆر تایبەت و دیوانێکی گەورەی هەیە چاپی تازی ئەم ساڵ دەرچووە دیوانەکەشی بەدڵنیایەوە شارێکیشی دەخوێنینەوە بەتاکی بەتەنگی تۆ هەر تایبەتەوە ڕاستی دەستە خۆش بێ ئەمە چییە کاک دوکتۆر ئەمەیان بەدەلحەجە ئەمە یەکێک لە کچەکانی بەناوی ڕەوشن خان کە کەسایەتێکی زۆر ڕەوشن بەڵێ لەکوێ دادەنیشی ڕەوشن ڕەوشن خان بۆ خۆی لە هەولێرە بەڵێ طبعا ئەم بەدەلحەجەی بۆ کردووە و گرنگێکی تایبەت بێرادا و گرنگی تایبەت بە خەڵکەکەشدا بەڕاستی لە خۆشەویستی باوکی بە حەقەت بێگومان فانی یەکێکش بۆ لەو شاعیرانە ئەگەر هەڵە نەبم لە ساڵی 1955 یەکەم کەس بووە کە کچی خۆی ناردووە بۆ قوتابخانە ینی تو ئەو ساڵانە وەنی لەو ساڵانەدا بۆ خۆ دەزانی ئەو ساڵانەکە بگەڕینەوە بۆ مێژوو دەبینین چوونی کچان بۆ مەکتەب هەر لەوەیە زۆر چۆن دەڵێ بەو جۆرە نەبوو بێ بەتاکید ئەمانە ئێمە سەرە قەڵەمن ئەینا ئەگە بەرنامەکەی مێژووی بێ بەڵێ کاریگەری زۆر لەسەر پەروەردە هەبووە لە بواری پەروەردەیە لەسەر ژینگە ئێمە هەڕێکخراوی ژینگەیمان بەنایەوە کردووە چکە پیاوێک ڕۆڵی گەورەی هەبووە لە ژینگەیەوە لە ئاشتەواییە لە بابەتی ئەدەبیات و شەعرا ئەوەش سەرگەردانی کورد بەڵێ شتەکانی زۆر تایبەتە کوردە سەرگەردانە سەر و دەست براوی دەستی خۆی دوژمنی یارانی خۆتی و بۆ نەیارانی دەستەمۆی ئەجوانە ڕاستیت نایەتە ڕێگا تاک و کڕیاری درۆی ڕۆژی هۆشیاری تە کووردە ڕۆژی یەکگرتنتە جوانە ئەمە بە لە بابەتە سیاسیەکانە لە بابەتی کۆمەڵایەتی شارەکانی پێکەڵاون شتی جوانە و شتی باشن بەڕاستی ئەمە شیانەر وابزام ئەم پیاوە ڕێزەتا بەسلمانیش پارکی گەورەی بەناوەکرا بەڕێ قوتابخانەی فانی بەناوەی بەڵێ ئەمەش یەکێکی تر لە شعرەکان جوانی زۆر وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن شاو نەموو کەوسان کارێزێکی سەد جار دێنێ
بروان الله خنديك وسار شخودوني دشتو ساراي ندم بهذا شاري جوان ناني كرمو شيرو ماسي خوزقادا خوي بوسفر وقام خوزقادا خوي بوسفر جام بخير توني تاچی سلامتی خۆش بیا خۆ سپاس دەکەم خوا بەخێری سەر ئەو چاوانم پێم وایە سەرقاڵیەوەی کە نازانم لەوەیە لەوەڕێ زۆر چاکە ئەی دۆشیوتن ناوەستانم دۆشیون ئەی کەی دەیان دۆشی بەخوای پاشی سعاتش کە دادۆشم یەک سعاتی بەڵێ. ئەی ناکرێ ئێستا بیان فەرقی هەیە جیاوازی بەخوای ئێستا فەرقی هەیە فەرقەکەی چییە بۆ ئێستا ئێستا شیری کەم تەیە دواتر شیری زۆرتر تێدا ئەوە باشە داجیان ئەو ئەرکە هەموو ڕۆژێ وایە هەموو ڕۆژەیە بانی و ئێوارانە هەموو ڕۆژێ بانی و ئێواران ئەوە دەوێت خزمەتیان کەم ئەگەر خزمەتیان بکەی خزمەتمان دەکات وایە زۆر باشە ئەوە زیاتر ئەو بەرهەمەی هەیەە هەر بۆ خۆتان یان زیاتر لێشی دەفرۆشن دەیفرۆشم بڵێن معمیلت هەیە هەر لە ناو مەرگیان لە دەرەوەی لە دەرەوەی مەرگی زۆر چاکە تەبان سڵی گچکە و گەورە نرخەکەی دەکات چەند نرخەکەی هیچ نییە هیچم بۆ ناکە سەتڵی گچکە 2000 بۆ دەکە تەنها 2000 بەخوای ئەی گەورە وەڵی گەورەی 4000 ینی سڵی 2000 فەرقا دەکڕم بە 5 بە 6 بەڵام خۆ ئەوە ڕاستی هەر ماستی خۆماڵی تایبەترە بە سووترە وایە ینی بۆلایانی تەندروستیش زیاتر زۆر چاکە ئەی باشە پورێ با پرسیارش کە لێ بکەم فەرموو لە کۆندا ئەو خواردانەی کە ئامادەیان کردوونە خواردنە کوردەواریەکان زیاتر ئێوە لە کۆندا ئێوەی کە بەبیری خۆ دێت ستان زیاتر ئامادە دەکرد زیاتر ستان دەخوارد دۆڕۆن بەڵێ دۆڕۆن کەشک کەشک آخر دۆڕم کەشکە بەڵێ بەخۆم دەما کرد کەشکەکە کەشکەکەمان دەکرد و ئیشکمان دەکردەوە و زستانانیش دەماسوەوە و بەگەنمی ڕۆنمان بەسەرلا دەکرد ئەگەر لێماندا نەبەخەستی ئەوە ڕۆنەکەی لەگەڵدانە بێ ئەو تامینی وابزان هەیە لەگەڵی ناخوا هەیەش دەیخوا هەیە دەیخوا ئەی مەسلەی گەنم لێکردن و بابەتی بڕوێش و ساوار و ئەوانە هەموو ساڵ ئەو 2 ساڵە لێ ناکەم هەموو ساڵەیە دەتەنەکەم ساوار لێ کردووە دەستنەڕانیان قەڵاتزێ وەڵا لێرە ئاشمان بۆ دێتە لێرە ئاش دێت ئێرە ئێدۆش ئاسانکاریە عادی لە ڕابردوودا لێرە ئاشی لێ نەبووە لێی بووە ئەرەڵاماڵ ئەو برام هەی بوو ئاشەکە نەماوە ئێستا نەماوە چەند ساڵ دەبێت نەماوە بەخوا لەوانەیە 5-6 ببێ 5 هەرما بوو ئەها زۆر لێرە دواتر لای دکتۆر ئەوەی بووم دکتۆر عمەری بووم ئاباڵە بنکە تەندروستیەکە بەڵێ دکتۆرێکی زۆر ڕێکوپێکە دکتۆرێکی چاکە وە کوڕی خۆمان وایە فەرقی کوڕی خۆمان ئەو دکتۆرەی نییە هەر بە دکتۆریشی نازانی وەڵایی دکتۆرێکی بەڕێزە دکتۆرێکی باشە دکتۆرێکی خەمخۆرە من ئەگەر چووم هەر بۆ خۆی لەوێ سۆندەی پێبوو ئەوەی پاک دەکردەوە ئێستا ئەمە بە دکتۆری نازانین بە ئەولادی خۆمانی دەزانین جاوە لە چاکی خۆتان و لە چاکی ئەویشە شەوێ بچین بانی بچین لە خەوێ هەستێنین ئەو کوڕە تووڕەبوونی نییە یەک زارە تووڕەبوونی نییە زۆر زۆر ڕێک و پێکە زۆر چاکە ئەوەش نیعمەتێکی خواکە بۆ ئێوە ئەو دختەرە هاتوێمە حەساینەوە ئینشاءڵڵە هەر دەحەسێنەوە ئینشاءڵڵە زۆر باشە بابینەوە سەر مەسەلەی شیر و بەروبوومی ئەو ماگان بەڵێ ئەوە بەس ماستەکەی دەفرۆشنەوە باست کرد وایە ئەی شیریش دەفرۆشتێ بە پەنیریش دەفرۆشم ئەو پەنیرەکە چۆنە نرخی چۆنە نرخی هیچ نیە 5,000 باشە داجیان بەڵێ ئەو پەنیرە چۆن ئامادەی دەکەن ئەو پەنیرە دێنم هەوێنی تێدەکەم هاوێنی تێدەکەم و لەگە هەوێن بوو لەسەر ئاگریدا دەنێم لەسەر ئاگریمدا ناوە جوان تێچی وەرم تێچی وەردەدەم هەتا ماوێکی ئەگەوە کوڵی شاد دەیهێنم سەری دادەپۆشم و هەتا سار دەبێتەوە لەگە سار بەوە لە پەڕۆیکی خاوێنی دەکەم و ئەسەنجی دەنێ ئەو پەنیر و شیرێژ و لۆرکە وابزانم لە کەشکانەوە دەبێت ڕاستە بۆ مانەوەی ها کۆمبوون و ئەوانە وابزانم لۆرکەکە
کەمتر دەبێت زووتر بیخۆی وابزانام خۆ ناگرێ خۆ ناگری ینی مەسلەی خراپبوون و بۆن و ئارەڵە خۆ ناگرێ بەس پەنیرەکە وانە پەنیر و ماست زیاتر ترش دەبێت ماست ئارێڵە ئێستا بەڵات ترش نابێ باشە پاشتر ئێستا بە جوێری وەرزەکەیە کە ترش نابێت بەخوای ترشیش ئەو بەدەست خۆتە بەڵێ بەدەست خۆتە ئەگەر سەردەهێنی کەی ترش ناوێ ئێستا قەت ماستم ترش نەبووە من ئەداوە زۆر باشە بەس ماستیش ئەگە بتێوێ ماستێکی چۆن دەڵی پێیت بێ باش بێ زیاتر کوڵانی دەبێ ئاگری دەبێت من هەتا ئێستا ماستم کردو بەس لە ئاگری داران باشترە ئارێڵە ئێستاەوە دەیکەم بەس لە سەداران یعنی ئاگرەکەی لە سەر خۆیە باشتریشە بۆ کوڵانەکەی ئارێڵە بۆنێکی سوتاوی لێدێ بۆنێکی خۆشی لێ بۆن سۆ بۆن سۆچی ئارێڵە ئێستا مەعمیلم هەیە گەلێک لێ ڕاستە ئاخرەوە مادامە تۆ گرنگجی پێ دەدەی و دیارە پاک و خاوێنە ئەوەی بۆیە لێ ڕازیە ڕاستە هەمشتم جیا سەلاجەم جیایە منجەڵم جیایە قورکەم جیایە هەمشتم جیایە زۆر باشە وڵا گرینگە پاک و خاوێنی گرینگەوە چۆنیەتی ئامادەکردنەکەش هەر گرینگە ڕاستە یاڕەبی خوایە هەر تەمە درێژ بی تەندروست باش بی چاوم بەخێر من سەر ئەو چاوان زۆر سپاس مادوومان کردی سەر چاوم سەر هەردووک چاوم زۆر سپاس بەڕێزی داجیان بەدڵەوە خۆشم ماوێ خەکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغەن و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خەکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغەن و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم بینەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی گوندەکەم تا گوندێکی تر چەپچێ گوڵ و چەپچێ نێرگز مەرگتان نەبینم هەرگیزا وەرگیز لەگەڵ ڕێزی پێشکەشکار عوسمان ئەحمەد و کامیڕەمان بەختیار بێناسی